چەند پرۆژەیە کە بڕیاری لەسەر بدرێت. ئێستا ڕاستە و خۆمێد محەممەد بەرپرسی نووسنگی نارتی لە بەغدا لەگەڵمانە. ئومێد لە ئێستادا دانیشتنی پەرلەمانی عێراق بەکوێ گەیشتووە؟ باڵا سەر ئەسڵاو لێ بێتە ئەم خولەکەی من لەگەڵ تۆدا قسە دەکەم دانیشتنەکە بە ئامادەبوونی 215 دان پەرلەمان بە سەرۆکاتی سەلیم جوبوری و بە ئامادەبوونی هەردوو جێگرەکەی هومام حەموودی و ئارامی شێخ محەممەد بەڕێوە چووە لە دانیشتنەکەدا 11 بڕگە لە خشتەی کاری ئەمڕۆی پرۆژە یاساکەدا هاتبوو، گرنگترینیان پشکی جوتیاران و دیاریکردنی هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق و تاوتوێکردنی لێکدانی هەردوو وەزارەتی گەشت و گوزار و ڕۆشنبیری. هەڵبەتە یەکێک لەو بابەتانی کە ئێستا تۆش باسە کرد لە هەواڵەکەدا کە ئەحمەی حاجی ڕەشید ئاماژەی پێکردووە کە بڕی 34 تلیار و 470,000 یەنی یابانی وەکو پشکی سیادی بۆ هەرێم لەلایەن وەزارەتی داراییەوە دیاری کراوە، بەڵام لەو بڕا هیچ بڕەپارەیەک بۆ هەرسێ پارێزگاکەی دیکەی وەک دووهۆک و هەڵەبجە و سلێمانی دیاری نەکراوە. من بۆ زیاتر زانیاری سەبارەت بۆ بابەتە و هۆکاری ئەوەی کە هەو سێ پارێزگای دیاری نەکراوە دەچمە لای ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق. مەسعود حەیدەر، کاک مەسعود دەگەبێتە ئێرەوە. کاک مەسعود، ئەمڕۆ ئێوە لە خشتەی لە بڕگەی هەشتەما لە خشتەی کاری ئەمڕۆی پەرلەمانە تاوتوێی قەرزێکی یابانیتان کردووە کە بڕێکی زۆر لە پارەیەنی یابانیە، بەڵام تەنها بۆ هەولێر. هۆکاری ئەم دیاریکردنە چیە و ئەو قستە سیادیە چۆنە و دەبێت چۆن بێت؟ بەڵێ، سەڵاو ڕێز بۆ جەنابەت و بۆ بینەران بەڕێزی کەناڵەکەتان. پارەکە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد 34 ملیار و 470 هزار یەنە کە ئەکاتە 285 ملیۆن دلار و 370,000 دلار. طبعا بە هەموو ئەو پێوەرانی کە هەیە عێراق توانێت لە چوارچێوەی ئیتفاقیە دەوڵەکانە ئەم قەرزانە وەرگێ. بەڕێز وەزیری دارایی عێراق لەگەڵ سەفارەی یابانی ئەم ئیتفاقیە کراوە کە بۆ پرۆژەکانی ئاڕۆیە لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستانیش پێک هاتووە لە 4 پارێزگا: دهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە. و بەپێی هەموو یاسا و ڕێساکان هەر پارێک ئەگەر ئەم قەرزەش بێ کە ئەچێتە چوارچێوەی نەفقاتی سیادی دەوڵەتی عێراقیەوە، دەبێ بەپێی ڕێژەی دانیشتوان بۆ ئەم 4 پارێزگایە تەرخان بکرێ. وەکو چۆن پارەی پەرەپێدانی هەرێمەکان هەیە بەپێی ڕێژەی دانیشتوانە، دەکرا ئەمەش یعنی لەسەرەوە ساسە دابش بکرایە بەسەر پارێزگەکانی هەرێمی کوردستانە. ئەو زانیاریانی کە لای ئێمە هەیە تەنها بۆ پارێزگای هەولێر دابین کراوە. ئێمە پێمان وایە ئەمە غەدرێکە لە پارێزگای دهۆک و لە سلێمانی و لە هەولێر، هەرچەندە ئێمە هەولێرش بە شاری خۆمان نەزانین، بەڵام دانیشتوانی ئەو شارانەی کەش حەقی ئەویان هەیە کە لەم نەفقاتە سیادیە پشتیان هەبێت. کاک مەسعود، دەمێ پرسیارەوە لێ بکەم کە ئەمە وەزارەتی دارایی مافی ئەوەی هەیە خۆی دیاری بکات یاخود پەرلەمانی عێراق توانای هەیە هەر 4 پارێزگاکە دیاری بکات لەو خشتەکاری کە ئێستا لەژێر دەستی پەرلەمانە، یانتەوە لە توانای پەرلەمانی عێراق و ئەندامەکانی یاخود نوێنەرانی کورد لە هەرێم هەیە ئەو شارەکانە ئەو شارانی دیکە ئیزافەکان؟ خۆی هەر ئەسڵەن کە ئەچێت بۆ هەرێمی کوردستان ئەوەی ڕاستی بێ مەسئولیاتەکەی ئەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی لە هەرێمی کوردستان. ئەوان ئەبێ لەبەرەوەی ئەرقامیان لایە و ڕێژەی دانیشتوانی هەرێمی پارێزگەکانی هەرێمیان لایە دەبێ بەپێی ئەو ڕێژەیە دابەشی بکەن. چکە هەر لێرە لە یاسا پرۆژە یاساکەیە کە ئەمڕۆ خوێندنەوە یەکەمان بۆ کرد، دووەم ببوورە، ینی ئەڵێ تەرخانکردنی ئەو بڕەپارەیە بۆ تەمویلکردنی مەشاریعی مەجاری بۆ هەرێمی کوردستان نەوتراوە تەنها بۆ هەولێر سەرفیکایە، تەنها بۆ سلێمانیە خود بۆ هەڵەبجە. بۆیە پێویستە ئەم پارەیە بگات بە هەموو خەڵکی ئەم 4 پارێزگایە. و ئەگەر ینی هەولێر پێویستی بە ئەزانین ئاوڕێی هەولێر زۆر خراپە و لە کاتی بارانبارینە هەموو جادە و ڕێگاوبانەکانی بەڕاستی خەڵک نیگەرانەکە، بەڵام ناکرێت لەسەر حیسابی مافی خەڵکی دهۆک بێ یاخود خەڵکی هەڵەبجە بێ یاخود خەڵکی سلێمانی بێ. ئەی ئیداری گەرمیان لە دوو ڕۆژی ڕابردووە خەریک بوو کفری ئاوی بە ئەی ئیداری گەرمیان بێگومان ئەوم علاقەی بە سەردەکەەوە هەیە. من کە ئاڵێم سلێمانی ئیدارەی گەرمیان لە چوارچێوەی پارێزگای سلێمانیە. ئێمە بەڕەسمی 4 پارێزگامان هەیە لە هەرێمی کوردستانە، ئەوش هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆکە.
بەڵێ کاک مەسعود لە ئێستادا بەپێی زانیاریانی کە لای منە لە ناو پەرلەمان کێشە لەسەر ئەو بڕەپارەیە دروست بوو کێشەکە چی بوو ئەمانوێ زانیاریمان طبعا ئەم قەرزە هی ئێستا نییە ئەم قەرزە لە ساڵانی ڕابردووە ئیشی لەسەر کراوە و ئیتفاق کراوە و هەرێمی کوردستان حەقی خۆیەتی ئێمەوەگرێ بەڵام لەبەرەوەی لە ساڵی 2015 هەرێمی کوردستان خۆی ڕاستەخۆ نەوتی فرۆشتووە و بەشدار نەبووە لە نەفقاتی سیادی و حاکیمە هەندێک لە کوتلەکانی ناو پەرلەمان بە تایبەتی شیعەکان پێیان وایە نابێ ئەم پارەیە بڕوا بۆ هەرێمی کوردستان و ئەمە حەقی هەرێمی کوردستان نییە چونکە ئەوان خۆیان نەوت بخۆیان نەفرۆشن و بەشدار نین لە نەفقاتی سیادی ئێمەش ڕێیمان وایە ئەمە هیچ پەیوەندی بە 2015 نییە ئەمە هیچ ساڵانی ڕابردووە و هەرێمی کوردستان نەوتی لە ڕێگای بەغداوە فرۆشتووە هەرێمی کوردستان حەقی خۆیەتی بەڵام نامانەوێت لە ناو هەرێمی کوردستانە غەدر لە سێ پارێزگا بکرێت دهۆک و سلێمانی و هەولێر بەڵێ کاک مەسعود لە ئێستادا تۆ ئەندامێکی لیژنەی داراییەوە دەرفەتیەوەم بیت تێپرسیارەوە لێ بکەم ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 بۆ نەگەیشتۆتە پەرلەمان تا ئێستا خۆت زانێرەکەت دا بە من بەڵام هۆکارەکەت پێ بنەوە بەڵێ پرۆژە یاساکە تا ئێستا لای حکوومەتە حکوومەت تا ئێستا نەی ناردووە ئەو زانیاریانی لای ئێمە هەیە سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی بەتەمان قەرز بە عێراق بدەن و لەگەڵ ئەو قەرزەیە ئەیانەوە شروط فەرزکەن لەسەر عێراق شروطەکانیش ئەمانن یەکەمیان ئەوەیە کە دعمی حکوومەت لەسەر سوتەمەنی نەمێنێ یعنی سوتەمەنی کە ئێستا لە عێراق بە 450 دینارە وەکو هەرێمی کوردستانی لێبێ و گران بکرێت چونکە دعمی حکومی زۆرە بۆ سوتەمەنی دوو مەسئلەی وەرگرتنەوەی پارەی کارەبا و خزمەتگوزاریەکانی تر حکومەت زۆر تەشدیدی لێ بکە هەڵگرتنی مەسئلەی خۆراک نەیهێڵن دعمی حکوومەت بۆ داو دەرمان نەیهێڵن ئەو شەرطانیان هەیە ئەو زانیاریانی لە ئێمە هەیە حکوومەت چاوەڕوانی ئەو دانیشتەیە کە لە چەند ڕۆژی داهاتووە لە ئوردون لە عەمان ئەکرێت لە بینی حکوومەتی عراقی و سندوقی نەقدی دەولی و ئەگەر ئەوە سەر بگرێ بێگومان ئەوان شروطی خۆیان فەرزکەن بۆ پێدانی قەرز ئەمانە هیچی نامێنێ خۆراک نامێنێ داودەرمان نامێنێ بنزین و سوتەمەنەکان لە ناوچەکانی تری عراق هەمووی گرانە بێ وەکو کوردستان ئەو کاتە موازنەکە گۆڕانکاری بەسەرادێ و بێ حکوومەتی عراقی پێداچوونەوەی پێ بکە ئەو جابینێرە بۆ پەرلەمانی کوردستان پەرلەمانی عراق هەرچەندە ئێمە بەم مسودەیە کە ئێستا هەیە ملاحەزاتی زۆرمانەیە لەسەری کە ئەرقامەکانی خەیاڵیە داهاتە نەوتیەکان کە باس کراوە نزیکەی 70 تریلیۆنە هیچ ئەسڵ و ئەساسی نییە زۆر کەمترەوە بە تەسەوری من ئەچێتە 51 تریلیۆن و داهاتە غەیرە نەوتیەکان کە نزیکەی 14 تریلیۆنیان داوە بە پێی زانیاریەکانی ئێمە کە بەیاناتی وەزارەتی مالی عراقیە تا نهایەتی مانگی هەشت داهاتە غەیرە نەوتیەکانی عراق 1 تریلیۆن و 200 میلیارد بووە لە بودجەی 2015 15 تریلیۆنیان دانابوو ئەرقامەکان زۆربەی خەیاڵین و من تەسەور ناکەم هیچ گۆڕانکاریەکی وا ڕووبدا لە 2016 ئەم شتانەی کە لە 2015 بینیمانە زۆربەی وەکو خۆی ئەمێنێتەوە هیوادارم بگەنە ئەنجامێک بۆی هاوڵاتیانی عێراق لەم کوتێنانە دەربکەن زۆر سپاس بۆ تۆ بەڵێ سارە ئەوەی کە جۆت لێ بوو زانیاری بوو سەبارەت بەو بڕە قەرزەی یابانی کە ئەمڕۆ لە خشتی کاری پەرلەمان داهاتبووە زانیاریش لەبەر وەکو خۆی وتی تا ئێستا ڕەشنووسی بودجەی ساڵی 2016 نەگەیشتووەتە بینای پەرلەمانی عێراق دوایین زانیاری و تا ئێستاش دانیشتەکە بەردەوامەوە چاوەڕوانی بەڵێ ئومێد محەممەد ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە.